دروستکردنی هاوپەیمانی خودی خۆی دروستکردنی هاوپەیمانی سیاسی و کۆکردنەوە ئەو حیزبانە جارێکیان لە ئەحمەد چەلەبی زۆر گلەی لە ئەمریکیەکان کرد چکە عیلاقەیەکی خۆشی هەبوو لەگەر بەتایبەتی لە پنتاگۆن وەزارەتی دیفاعی ئەمریکی باشە ئێوە بۆ ینی گلەی لە ئەمریکیەکان کرد ئێوە بۆ پشتیوانی ئێمە ناکەن ئێوە ناتوان تەواو ڕازگۆ بن لەگەڵمان و دژی ئەو ڕژێمی سەدام حوسێن کەوا وا دەکا وتی وەڵاهی لە مزەکراتەکانی خۆی باسی دەکا دەڵێ زۆر بە ڕاشکاوانە جوابی دامەوە ئەو بەرپرسە ئەمریکیە گوتی وەرە بەس پێم بڵێ فەرقی تو سەدام حوسێن چییە؟ فەرقی حیزبەکەی تو و حیزبەکەی سەدام حوسێن چییە؟ ئەمە هیچ فەرقی نابینن هەمووتان وەکو یەکن بەڵام ئەوەیە سەدام حوسێن عاقڵ و زیرەک بوو استیغلالی وەزعەکەی کرد و خۆی کردە دەسەڵات ئێوە بوونەتە معارەزە یعنی لە هەرێمی کوردستانیش تەماشا دەکەی لە هەرێمی کوردستان حیزبەکان چ دەسەڵات چ ئۆپۆزیسیۆن تا ڕادەیەک عەقلیەتەکانیان بێک دەچن تا ڕادەیەک جۆری بیرکردنەوەشیان بێک دەچی جۆری ئیشکردنیشیان بێک دەچی ئێستا هەندێک جاران بە پێچەوانەوە حیزبەکانی دەسەڵات تا ڕادەیەک متەتەورتر و واقعیتر بیر دەکەنەوە ئیش دەکەن دێن تەحالف هاوپەیمانی دروست دەکەن پێش هەڵبژاردن دوای هەڵبژاردنیشە پێکەوە دەبن بەڵام لە حیزبە ناڕازیەکانی هەرێمی کوردستان تەحالف و هاوپەیمانی سیاسی دروست ناکەن واگەر دروستیشیان کرد لە دوای هەڵبژاردن ڕاستە خۆ هەڵدەوەشێتەوە ئەگەر سیرکەین لە سەرەتای ڕاپەڕینەوە تا نزیکەی 2008 یعنی زۆر زاران خەڵکەکان جەماوەر لە شتێک ناڕازیبان لە خەدەوە ناڕازیبان دەچون یان لە گەندەڵی یان لە بارودۆخی خەڵکی ناڕازیبان دەچون پێش بارگای حیزبەکانی دەسەڵات خۆپیشاندانیان نەکرد ئەوە نیشانەی ئەو بکەوە هیوا و ئاواتێکیان بەو حیزبانە هەبوو بۆیە داویست گۆڕانکاری بکەن بەڵام دواتر خەڵکەکە لیان ڕەوینەوە و گەیشتنەوە قەنەعەتکەوە ئەو حیزبانە گۆڕانکاری ناکەن دواتر تەماشا دەکەین هەتا نزیکەی 2010 خەڵکەکە زۆر ئومێدی بە حیزبەکانی دەرەوەی دەسەڵات هەبوو حیزبە ناڕازی و معارەزەکان تەنان جاری وایە بوو دەچون خۆپیشاندانیان لە پێش دەکردن لە پێش بارەکانی حیزبە ناڕازیەکان تەنان جاری وایە دەچون بارگای حیزبە ناڕازەکانیشیان دەسووتان بۆ چونکە هیوایان پێوە بکەوە ئەوان گۆڕانکاری ئەنجام دەن بەڵام دواتر ئێستا تەماشا دەکەین ئێستا خەڵک ڕەخنە لە حیزبە ئۆپۆزیسیۆن و ناڕازیەکانیش ناگری کەواتە نیشانەوەی بێهیوایی و بێئومێدی گەیشتە ڕادەیەک تەنانەت خەڵک پێی وانیەکەوە ڕەخنەشیان لێ بگرێت ئێستا پێویستی بەوە هەیە هەرێمی کوردستان هەموو ئەو خەڵکە لە چوارچێوەیەکدا کۆ بکرێتەوە بۆی بتوانانی گۆڕانکاری بکە ئەگەر حیزبە ناڕازیەکان بەڕاستی لەوە دەترسێن کەوا نەتوانن وەکو پێویست خۆیان بینەوە لەو چوارچێوە بە پێچەوانەوە قازانج دەکەن چونکە ئەو دەنگەکانی ناڕازی هیچیان بە فێرۆ ناچی هەر کاتێک ئەگەر لیستێکی دەنگە ناڕازیەکان دروست بوو تەنانەت یەک دەنجش بە فێرۆ ناچی دەنگەکان هەموو بۆ خەڵک و کەسایەتەکانی ناو ئەو لیستە سیاسیە دەچێت کەەوە هاوپەیمانیان دروست کردووە و ئەگەر وایە بۆ حیزبی ئەلف دەنگێکی بۆ نەچی بەڵام بۆ با دەچی لە بەرەوەی هەمووی کۆ دەکرێتەوە دەنگەکان کەواتە نەکتەنها لە ڕووی ئەوەی کەەوە مەبدەئی و بتوان گۆڕانکاری لە هەرێمی کوردستان بکەن و لە بەرەو پیری خەمی خەڵکی دابچن بەڵکو قازانجی خودی حیزبەکەی خۆشیانە ئەگەر هاتوو هاوپەیمانیان دروست کرد دەنگەکانیان زیاتر دەبێت